لەوانەیە ئێمە لە ژیانی ڕۆژانەماندا چەندین کەرەستە و شتومەکی جیاواز بەکار بهێنین و کاتێک شتێکی نامۆ لەسەر ئەو شتومەکانە ببینین بە شێوازێکی هەڵە لێی بکۆڵینەوە و لێی تێبگەین. هەموو شتێک لەم ژیانەدا هۆکارێک بۆ بوونی هەیە، هیچ شتێک نییە بڵین بەبێ هۆکار دروست کراوە و ئەو کەرەستە جیاوازانی کە ڕۆژانە دەیان بینین پێویستە بۆ زانیاری تایبەتی خۆمان بزانین کە هۆکاری دروستکردنی ئەم کەرەستەیە چییە. لەم ڤیدیۆیەدا هۆکاری دروستکردنی کۆمەڵە کەرەستەیەک یا شتومەکێکی جیاوازتان پێ دەڵێم. ئەگەر توی بینەر گرنگی بەم بابەتە دەدەی ئەوە دەتوانیت تا کۆتایی ڤیدۆکە بینەر بیت. سوپاس بۆ ئەو پشگیریانی کە بۆ بەشی یەکەم و دووەم هاتبوو لەسەر داواکاری زۆربەتان بەشی سێیەمی ئەم ڤیدۆیەمان داگرت بە هیوای ئەوەی کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. فەرموون با دەست پێ بکەین. یەکەم، کیسە بچووکەکانی سلیکە. ئەم کیسە بچووکانە لە زۆربەی شتومەکە نوێیەکاندا وەکو جلوبەرگ و پێڵاوەکان دەستمان دەکەوێت. ئەم کیسانە لە ڕاستیدا بەکار دەهێنرێت بۆ نەهێشتنی شێ و بایی خۆی سوودی هەیە لەگەڵ زۆربەی شتومەکە نوێیەکاندا دەنرێت بۆ ئەوەی بتوانێت ئەو شتومەکانە لە شێداری بپارێزێت و دەتوانی بۆ چەندین شتی تریش بەکاری بهێنی. بۆ نمونە دەتوانێت شەی قەت جامی سیارەکەتی پێ نەهێلی و هەروەها دەتوانی کەرەستە کارەبایەکانیشی پێوشک بکەیتەوە. بۆ نمونە ئەگەر مۆبایلەکەت کەوتە نێو ئاوەوە ئەوار دەتوانیت پاترێکی دەربکەیت و لە ڕێگەی ئەم کیسانەوە وشکی بکەیتەوە و ئەمەش بەکارهێنانی ئەو کیسانە بوو کە زۆرێک لە خەڵکی بە شتێکی گرنگیان نەدەزانی و فڕێیان دەدا. دووەم، ئەو کوونەی کە لەسەر کلیلی بیبسیەکاندا بوونی هەیە. ڕاستە هەمومان دەزانین کە بەو کلیلە دەتوانین بیبسیەکە بکەینەوە، بەڵام ئایا تێبینی ئەو کوونەتان کردووە کە لەسەر کلیلەکە بوونی هەیە؟ زۆر کەس بەکارهێنانە ڕاستەکەی نازانن، بەڵام ئەمە خۆی بۆ ئەوە بەکاردێ هەتا بتوانێت ئەو قەسەبە بگرێت کە لە ڕێگەیەوە بیبسیەکەی پێدەخۆیتەوە. ئەوەش بیرۆکەیەکی ناوازەیە. سێەم، ئەو بەشە ئاسنەی کە لە سەرەتای شریتی دووری پێودا بوونی هەیە. زۆر کەس وا دەزانن کە ئەم بەشە ئاسنە تەنها بۆ ئەوە دروستکراوە کە بتوانیت بە شتێکەوە بیگریت هەتا دووریەکی پێ بپێویت بێ ئەوەی پێویست بە کەسێکی تر هەبێت یارمەتیت بدات و بیگرێت. بەڵام لە ڕاستیدا ئەم بەشە ئاسنە بۆ ئەوە دانراوە هەتا ڕێگە لە شریتی دووری پێوەکە بگرێت و نەهێلێت بچێتە نێو قوتووەکە و لول بخوات. واتە بە کورتیەکەی ئەم بەشە ئاسنە بۆ ڕێگریکردن لە شریتی پێوانەکردنەکە دانراوە لەوەی بچێتە نێو قوتووی دووری پێوەکەوە. چوارەم، ئەو بەشەی کە لە زۆربەی جانتاکاندا بوونی هەیە. لەوانەیە زۆر جار تێبینی ئەم بەشەمان کردبێت لەسەر جانتاکان بوونی هەیە. ئەم بەشە سوودێکی باش بەو کەسانە دەگەێنێت کە بە زۆری گەشت دەکەن یاخود وەرزش ئەنجام دەدەن، بە تایبەتی ئەو کەسانێک کە دەچنە سەر شاخەکان، چونکە دەتوانیت پێڵاوە زیادەکانت لە ڕێگەی ئەم بەشەوە ببەستیت و بەقەت جانتاکەتەوە هەڵی بگریت و نەک تەنها پێڵاو دەتوانیت هەر شتێکی تر کە قەیتانی هەبێت پێوەی ببەستیت و ئەمەش بەکارهێنانی ئەو بەشە بوو کە زۆرێک لە خەڵک وەکو دیزاینێک بۆ جانتاکە تەماشایان دەکرد. پێنجەم، ئەگەر تۆ خاوەنی پاڵتۆیەک یاخود چاکەتێک بیت لەوانەیە تێبینی ئەم بەشەی سەرشانیت کردبێت. زۆرێک لە خەڵک نازانن ئەم بەشە بۆچی بەکاردێ و بەشێکشی بە بیرروڕای خۆیان دەڵێن ئەمە تەنها دیزاینێکە بۆ جوانکردنی جلوبەرگەکان. ئەگەر باز لە مێژووی ئەم بەشە بکەین بۆمان دەردەکەوێت لە سەرەتای سەدەی هەژدەهەمیندا لە نێو سوپاکاندا بەرچاومان دەکەوت. ئەویش لەبەر ئەوە بەکاردەهێنرا بۆ ئەوەی ئەو نیشانانەی لەسەر دابنێن کە پێناسی ئەو کەسە دەکات کە نیشانەکانی پێوەیە. بەڵام کاتێک ئەم بەشە لە پاڵتۆکاندا بەدیارکەوت ئامانجیان لە دانانی ئەم بەشە تەنها بۆ جوانکردن نەبوو، بەڵکو بۆ ئەوە بەکاردەهێنرا هەتا بتوانیت جانتاکانتی پێ هەڵبگریت. بەڵێ بەو شێوازە بۆ جانتا هەڵگرتن بەکاردێت بە جۆرێک کە یەکەم شت دوگمەی سەر شانەکەی دەکەیتەوە و پاشان قایشی جانتاکە یاخود شانی جانتاکە لە شوێنی ئەو بەشە دادەنیت و دواتر دوگمەکەی دادەخەیتەوە و بەو شێوازە جانتاکەت دەگرێت و ناهێلێت لە شانت بەرببێتەوە. شەشەم، لەوانەیە زۆربەمان ئەم فڵچە ڕەنگە و ڕەنگەمان لە ماڵەوە هەبێت کە بۆ ددان شۆرین بەکاری دەهێنین. ئەم فڵچەیە بە خۆڕایی بەم شێوازە ڕەنگە و ڕەنگیان نەکردووە. ئامانجی ڕەنگە و ڕەنگکردنی ئەم فڵچەیە ئەوەیە کاتێک تۆ بۆ ماوەی چەند مانگێک بە بەردەوامی ئەم فڵچەیە بەکاردەهێنیت و کاتێک هەستت بەوە کرد کە ڕەنگەکانی ئەم فڵچەیە بەرەونەمان و ڕەنگی سپی دەڕوات، ئەو کات بۆ دەردەکەوێت کە ئەم فڵچەیە بەرواری تەواو بووە و پێویستە فڵچەیەکی تر بەکاربهێنیت. بە کورتەکەی واتە بۆ زانینی بەرواری تەواوبوونی فڵچەکە بەکاردێت.
حوتەم ئەگەر لە نزیکەوە تەماشای تاڵی سیارەیەکی نوێت کردبێت ئەوە بێگومان تێبینی ئەم بەشە بچووکانت کردووە کە لە تایەکەوە هاتوونەتە دەرەوە. زۆر کەس وا دەزانن ئەمە مانای ئەوە دەگەێنێت کە ئەم تایە زۆر بەکار نەهێنراوە، بەڵام لە ڕاستیدا هۆکارێکی تری هەیە، چونکە تایەکان لە کاتی دروستکردنیاندا لە کۆمەڵە کوونێکی بچووک پێکدێن هاتا بتوانن لە ڕێگەی ئەو کوونانەوە هەوا وەربگرن و دوای ئەوە لە دروستکردنەکەی تەواو بوون ئەو کوونانە بم بەشە بچووکانە پڕ دەکەنەوە و بەو شێوازەی لێ دێت کە ڕۆژانە دەیبینین. بۆیە دەڵێن کە ئەو بەشە بچووکانە لە کاتی دروستکردنی تایەکەدا ڕۆڵێکی گرنگ دەبینن، بەڵام لە دوای دروستکردنی تایەکە هیچ گرنگیەکی نامێنێت. هەشتم ئەو کوونە زیادانەی کە لە پێڵاوە وەرزشیەکاندا بوونیان هەیە. لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان پرسیاری ئەوە بە مێشکتا هاتبێت کە سوودی ئەم کوونە زیادانە چییە؟ یەکێک لە کۆمپانیا ئەمریکیەکان کە پێڵاو دروست دەکات ئەو نهێنیەی ئاشکرا کرد و دەرکەوت کە ئەم کوونە زیادانە سوودەکەی ئەوەیە کە پێڵاوە وەرزشیەکان بە شێوازێکی گونجاو لە پێتدا جێگیر دەکات و هەروەها بەبێ ئەوەی بێزارت بکا و ناڕەحەتت بکات. نۆیەم ئەو خەتە ڕەنگ جیاوازانەی کە لەسەر پاکەتی زۆربەی مادە جوانکاریەکانی وەکو کرێم و شامپۆ و دەرمانی ددان و چەندین زۆر دەرمانی تربوونی هەیە. لەوانەیە زۆربەمان نەزانین هۆکاری بوونی ئەم ڕەنگانە چیە لەسەر دەرمانەکانمان یاخود مانای چی دەگەیەنێت. باشە، من ئەو نهێنیەتان پێ دەڵێم. ئەم ڕەنگانە واتان لێ دەکات نرخاندن لە نێوان ئەو بەرهەمانە بکەیت و هەروەها لێ دەکات کە ئەو بەرهەمە هەڵبژێریت کە زیاتر لەگەڵ تۆ دەگونجێت. بۆ نمونە ئەو بەرهەمانەی کە خەتی ڕەشی پێوەیە مانای ئەوە دەدات کە ئەم بەرهەمە بە ڕێژەی لە 100% لە مادەی کیمیاوی پێک هاتووە و هیچ مادەیەکی سروشتی تێدا نییە. و ئەو بەرهەمانی کە ڕەنگی سووریان پێوەیە مانای ئەوە دەگەیەنێت کە ئەم بەرهەمە لە 170 لە مادەی کیمیاوی پێک هاتووە و لە 130 لە مادەی سروشتی پێک هاتووە. و ئەو بەرهەمانەشی کە ڕەنگی شینیان لەسرە مانای ئەوە دەگەیەنێت کە ئەم بەرهەمە لە 150 لە مادەی سروشتی پێک هاتووە و لە 150 لە مادەی پزیشکی پێک هاتووە. و ئەو بەرهەمانەشی کە ڕەنگی سەوزیان پێوەیە مانای ئەوە دەدات کە ئەم بەرهەمە لە 100% لە مادەی سروشتی پێک هاتووە و ئەمەش مانای ئەو خەتە ڕەنگ جیاوازانە بوو کە ڕۆژانە دەمانبینی. دەیەم ئەو تۆپە فەروەی کە لەسەر زۆربەی کڵاوە زستانەکاندا بوونیان هەیە. ڕاستە ئەم تۆپە لە ئێستادا وەکو دیزاینێکە بۆ جوانکردنی کڵاوەکە، بەڵام ئایا تا ئێستا زانیتە بیرۆکەی ئەم تۆپە فەروە لە چیەوە وەرگیراوە؟ وەڵامەکەی دەگەڕێتەوە بۆ سەدەی 18هەم. لەو کاتەدا بۆ یەکەم جار کەشتیوانە دەریایەکان ئەو جۆرە کڵاوەیان لەسەر دەکرد. هۆکارەکەشی ئەوەیە لەو سەردەمەدا کەشتیە ئاویەکان بنمیچەکەیان زۆر نزم بوو و کەشتیوانەکان زۆر سەریان بەر بنمیچەکەی دەکەوت، ئەو کەڵاوەیان لەسەر دەکرد هەتا ئازار بە سەریان نەگەیەنێت. وەلەو کاتەوە ئەم مۆدێلە پەیدا بووە و لە ئێستادا تەنها وەکو دیزاینێکی لێهاتووە بۆ کڵاوە زستانیەکان. هیوادارم توانی بێتم لەم ڤیدۆیەدا چەند زانیاریەکی بچووکتان پێ بگەێنم. ئەگەر هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێکت بۆمان هەیە ئەوە لە کۆمنت بۆمانی بنووسن و زۆر سوپاست دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوویت. ئەگەر ڤیدۆکەمت بەدڵ بوو ئەوە لایکی ئەم ڤیدۆیەمان بۆ بکە و ئەگەر بەدڵیشت نەبوو ئەوە دیزلایکی بکە، بەڵام بە مەرجێک دەبێت هۆکاری دیزلایکەکەم بۆ بنووسیت هەتا بتوانم هەڵەکانم چاک بکەمەوە و لە بیرشتان نەچێت کە سەبسکرایبی کەناڵەکەم بکەن، چونکە ئەوە گەورەترین پشتگیری بۆ من بۆ ئەوەی بەردەوام بم لەسەر کارەکەم و هەروەها ڤیدۆی زیاترتان بۆ دابگرم و زۆر سوپاسان دەکەم ئەگەر ئەم ڤیدۆیم لەگەڵ هاوڕێکانتان بۆ شیر بکەن و هیوادارم کە توانی بێتم لەم ڤیدۆیەدا زانیاریەک یاخود شتێکی بە سوودتان پێ بگەێنم و لێرانەشەوە گەیشتمە کۆتایی ڤیدۆکەم. ئینشاءڵڵا ڤیدۆکەمتان بەدڵ بووە و تا ڤیدۆیەکی تر و کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.